ئێمە وەکو حکومەتی خۆجێی لە سلێمانی پابەندی ڕێنمایی و یاساکانی هەڵبژاردنە بین لە هەرێمی کوردستان و جێبەجیانەکەین ومێدیشەکەین هەموو لایەک پابەند بن و هەر کەس سەرپێچی ئەمانە بکە بەپێی یاسا ئیجراعاتی لەگەڵاکرێ و هەموو کەسێکیش لە بەردەم ئەم ڕێنمایی و یاسانەیە وەکو یەک سەیرەکرێ و جیاکاری لە بەردەم کەسان ناکرێت. بانگەشەی هەڵبژاردن لە 5 مانگ لە 5 ئەیلول دەست پێ دەکات و هەتا وەکو 24 کات ژمێر پێش 30 مانگ و هەتا تاوەکو سەعات 8 بەیانی ڕۆژی 29 مانگ ئەم پرۆسەیە بەردەوامە بێت و بانگەشەی هەڵبژاردن بەشێکە لە بەشەکانی پرۆسی هەڵبژاردن کە ئەکرێ بڵین دوور و درێژترین فترەیە وەکو کات چونکە ماوەیەکی زۆر ئەخایەنێت و کاریگەری زۆر دەبێت هەم لەسەر ڕەوشی هاوڵاتیان هەم لەسەر ڕۆژی دەنگدان لە شاری سلەیمانی داوا لە حیزبەکان دەکەین چونکە بڕیاری قەدەغەکردنی هەڵواسینی هەموو پەڕۆیەک و هەموو ئاڵایەکی پەڕۆ بە شێوەی شرید یان بە شێر شێوەیەکی تر لە بینی ستوونەکانی کارەبا دار و درەختەکانی ناو شار چونکە ناکرێت سیما و ژینگەی ئەم شارە بە شێوەیەک دێپلێ کە بەڕاستی ببێتەوەی بێزارکردن و تێکچوونی مەزاجی هاوژیشتمانیان و هاوڵاتیان و بەشێکی تر لەو بڕیارانی کە ئیراوە ئێمە چەند شەقامێکمان دیاری کردووە بە هەم ئاهەنگی دەگەڵ جەنابی پارێزگا و سەرجەم سێکتەرەکانی جیازەکانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی پاراستن ئەو شەقامانە بانگەشەی هەڵبژاردننی تا ئەنجام نادرێت بە تایبەت بنکە و بارەگای هەڵبژاردننی تا ناکرێتەوە لە شاری سلەیمانیە ئەوانیش شەقامی سالم کە لە چواڕیانی سەرچنارەوە دەست پێ دەکات بە درێژایی شەقامەکە هەتاوەکو سەوڵەکە و دواتر هەتاوەکو بەردەم هۆتێلی سلەیمانی پاڵاس و شەقامی مەولەوی شەقامی پیرەمێرد و شەقامی تویمەلیک